ڕۆژێکی دیکە جەژنە. لەوێ خوێنی ئاژەڵ پێشکەشی خوداوەند دوورگا دەکرێت و لاشەی بزنەکە فڕێ دەدرێتە نێو کۆمەڵی لە کەسانی کافڵێ. چاوەڕێ دەکەی لەوێ چی ببینی؟ خوێن زۆر؟ زۆر. ڕۆژێکی دیکە جەژنە. اینجا هەموو کەس دەبێ خۆی بشۆرێ و تازەترین جلوبەرگی خۆی لەبەرکە ئەمساڵ کاژێر 11 خولەک دیاریکراوە بۆی لە هەموو نیپال جەژنی دێسایی دەست پێکات. ئەو کاتە ئیتر ئەو خێزانانێک کە یەکدی دەناسن دەچنە لایەک هێشتە لای بەتەمەنترین کەسی خێزانەکە بۆی کە برنج و ڕنگ لە نێوچوانیان دانین کە خۆیان پێدەڵێن تیکە. جەژنی دێسایە لە نیپال. جەژنێکی 15 ڕۆژەی سەرانسەری نیپاڵە. گرنگترین جەژنی ساڵی وڵاتەکەیە. جەژنی دێسای چاوەڕوان کراوترین جەژنی ساڵە لە نیپال. جوانترین جلوبەرگ و خۆشترین خواردن بۆ ڕۆژەکە ئامادە دەکرێت. ئەمساڵ کاژێر 11 خولەک دیاریکراوە وەکو کاتی دانانی تیکە. هەتا وەکو تیکە دانەنرێت کەس ناتوانێت نان بخۆت. ماڵەکان دەڕازێنرێنەوە و سەر لە نوێ بۆ یاخ دەکرێنەوە. ملوانکەیەکی دیکەت نییە؟ بەڵێ سوور بێت؟ زۆر باشە، ئەوە لەگەڵ ڕەنگی جلەکانت جوانتر دەبێت. ملپێچێکی سوورم هەیە لەبەری بکەم؟ ئەوە لە مل مەکە، کەوایە ملپێچە سوورەکە لەبەر بکە. دانەیەکی قەبارە ناوەندم هەیە. باشە ئەرەشانەیەکی باشترت نییە؟ نانیمە. بەتەمەنترین کەسی خێزانەکە تیکا لەسەر دەرگای ماڵەکە هەڵدەواسێت. لە جەژنی دێسایی تیکا بۆ پیرۆزکردن و هێنانی خێروبێر لە هەموو کەس و شوێنێک دەدرێت. पहिला हामी 9 दुर्गा लागेपछि जमरा राखिन्छ। دێسای 15 ڕۆژ دەخایەنێت. ئەمڕۆ ڕۆژی دێیەمە. لەمڕۆوە دەتوانین تا 5 ڕۆژی دیکە تیکادا بنین. هەتا ئەو ڕۆژەی کە مانگ پڕ ببێت بەوە دەگوترێت پونیما. جگە لە تیکا لاسکی گەنم لەسەر کاسەدا دەنین. لاسکەکە دەبێت لە کاتی خۆیدا ئامادە بکرێت. هەندێک گەنم لە شوێنێک دادەنین بۆ ئەوەی ئامادە بێت بۆ کاتی دێسای. تیکا لە ماست و برنج و خۆم دروست دەکرێت. خۆمەکە بۆ ڕەنگەکەیەتی خۆمی سوور. دێسای یەکێکە لە گرنگترین و گەورەترین جەژن بۆ ئێمەی هیندوو. بۆ ئەو میوانانەی کە لە دوورەوە دێن و فریای ئەمڕۆ ناکەون، دەتوانین هەتا چەند ڕۆژێکی دیکە کە ڕۆژی مانگی پڕن تیکا دانین.
पूर्णिमासम्म चाहिँ यो टिका चलिरहन्छ। بنەماڵەی کافلێ سربەچینێکی بەرزن. ئافرەتانی دراوسێ و چینەکانی دیکە دێنە لای خێزانەکە بۆ ئاهەنگگێڕان و وەرگرتنی تیکە لە بەتەمەنترین کەسی بنەماڵەی کافلێ. ئافرەت و منداڵانی دراوسێکان گۆرانێکی بە کۆمەڵ دەڵێن. لە گۆرانێکەدا ئافرەتەکان دەڵێن بەناس بە خێوم کردووی بە دەستی خۆم لە فڕۆکەخانە بەڕێم کردی. هۆنراوەی گۆرانێکە لەسەر و هاوڵاتیە نیپاڵیانەیە کە دەچنە وڵاتانی دیکە و وەکو کرێکار کار دەکەن. بە پێی راپۆرتی ڕێکخراوی نێدەوڵەتی کرێکاران لە ساڵی 2022 لانی کەم ڕۆژانە 1394 نیپاڵی وڵاتەکەی خۆیان بەجێهێشتووە بۆ ئەوەی لە وڵاتانی دیکە کار بکەن. زۆرترینیشان لە قەتەر و مالیزیا و سعودیا و ئیمارات و کوێیت کار دەکەن. واتە لە وڵاتێکی 30 میلیۆنی ساڵانە 9 میلیۆن بە ڕێگەی یاسایی دەچنە دەرەوەی وڵات بۆ کارکردن. جگە لەوانەی بە نایاسایی دەچنە هندستان و وڵاتانی دیکە بۆ کارکردن. کاتی دانانی تیکایە لە جژنی دێسایدا ئاراستەی تیکادانان لە بەتەمەنترینەوە بۆ منداڵترین کەسی خێزانەکەیە. ئەوەی کە تەمەنی کەمتر بێت تیکا بۆ کەسی لە خۆی گەورەتر دانانێت. گەورەکان تیکا بۆ بچووکەکان دادەنێن و نزایان بۆ دەکات. واتە ئێمە پیرۆزی لە بەتەمەنەکانەوە وەردەگرین. لە نێو بنەماڵەی کافلێدا و لە چینی ئەوان گەنجترین کچی خێزانەکە زۆرترین ڕێزی لێ دەگیرێت و یەکەم کەس دەبێت کە پیرۆزبایی ساڵی لێ دەکرێت. من کچی بچووکی خێزانەکەم لەبەرەوەیە یەکەم کەس من تیکا وەردەگرم. وام لێ دەکەواز بکەم شازادەم. لەم جەژنەدا ئافرەت ڕۆڵی سەرەکی لە نێو بنەماڵەی کافلێدا دەگێڕێت. سەرۆکی خێزانەکە و ئەو کەسەی کە یەکەم تیکا دادەنێت ئافرەتێکی بەتەمەنە و ئەو کەسەش کە یەکەم پیرۆزبای لێ دەکرێت لاوترین کچی خێزانەکەیە. دەتوانین بە ئەنگلیزیش نزا بکەیت. بە دەنگی بەرز دەبێت؟ من بە کوردی دێڵم. نا بە کوردی دێڵم. باشە؟ هیوادارم ژیانت خۆش بێ هەموو شتێک بە دڵی تۆ بێت. ویزاکەت وەرگری ویزاکی بۆستن. بیسا بۆستن. دوای داپیرە هەموو کەسێکی دیکەی خێزانەکە لە بەتەمەنەوە بۆ کەم تەمەنترین تیکا بۆ گەنجترین و دواتر بۆ سەرەوە دادەنێن. لەگەڵ دانانی تیکاش ئەوەی کە تیکا دادەنێت نزایەک بۆ کەسی وەرگر دەخوێنێت. ئەو کەسەی کە تیکا دادەنێت دەبێت جەژنانەش بداتە کەسی وەرگر.
من گەنجترینی خێزانەکەمم. نەریتەکە وایە کە کەسی بەتەمان تیکا بۆ کەسی گەنجتر دادەنێت لەبەرەوە من تیکا بۆ کەس دانانێم بۆ من ئەوە باشە. ئەوە شتێکی باشە خراپە ینی پارە لە دەست ناچێت چونکە پێویست ناکات جەژنانە بدەمە هیچ کەسێک و هەموو ئەوانی دیکە دەبێت جەژنانە بدەنم. جەژنی دێسایی کۆمەڵێک دابوونەریتی تایبەت بەخۆی هەیە. لە بنەماڵە و چینەکانیشدا هەندێک جار نەریتی تایبەت بە چینەکان هەیە. ئەمەش بەشەکە لە دێسای بە دیاریکراوی نازانم هۆکاری پشتەمە چییە، بەڵام ئەمە بەشێکە لە دێسای لەسەر جۆلانە یاری دەکەین. ئەمە پێی دەگوترێ لاتیپینگ. پەتەکە لەو گیایە دروستکراوە لە گیا دروستکراوە لە گیای سروشتی دروستکراوە. کۆشکی پاشا لەسەر ئەو گردە بووە. بنەماڵی ئێمە بنەماڵی کافلێ بەهێزترین بنەماڵە بووە. لە کاتی دێسایدا شەڕێکیان ڕێخستووە بۆ برایانی کافلێ. لەوێ خوێنی ئاژەڵ پێشکەشی خوداوەند دوورگا دەکرێت و لاشەی بزنەکە فڕێ دەدرێتە نێو کۆمەڵی لە کەسانی کافلێ. منیش دەمەوێت بڕۆمە ئەوێ، بەڵام بیستومە لە نەریتی ئێمەدا کچ ڕێگەی پێنادرێت بەشدار بێت. بەڵام ئەی تۆ دەڕۆی ئەوە چۆنە؟ بەڵام دەمەوێت بچم دەچم چونکە دەمەوێت بڕۆم گوێ بە قسەی کەس نادەم. نەریتێکی دیکەی جەژنی دێسای پێشکەشکردنی قوربانیە. خەڵکی ئاژەڵ بۆ قوربانیکردن دەبەنە سەر شاخ و گردەکان. نەریتێکی تایبەتی بنەماڵەی کافلێ شەڕکردنی کۆمەڵێک لاوە لەسەر گۆشتی ئەو ئاژەڵەی کە دەکرێتە قوربانی. دەچینە یەکێک لەو گردانەی کە نەریتەکەی تێدا ئەنجام دەدرێت. لەو گوندانەی کە لەسەر ڕێگاکەدان لە هەر یەکێک ئاهەنگ و قوربانیکردنی تایبەت بە گوندەکە ئەنجام دەدرێت. هەر گوندێک یان چەند گوندێک پێکەوە ئاژەڵەکانیان دەبەنە سەر لووتکەی گردێکی نزیک لە خۆیان. پێنج جۆری ئاژەڵی قوربانیکردن بە دەنگی میوزیک و تەپڵ. دەنگی تەپڵێک کە لە تەپڵ لێدانی هەڵگیرسانی جەنگ دەچێت بەرەو لووتکەی گردەکە بەڕێدەکەوە. منداڵ و گەنج و بە تەمەنی گوندەکە، ئەوانەی کە قوربانی دەکەن و ئەوانەش کە قوربانی ناکەن، هەموو بەرەو شوێنی قوربانیکردن بە پێ بەڕێکەوتون. ئاژەڵەکانیش بە ملوانکەی ڕەنگا و ڕەنگ نەخشێنراون و بێ ئەوەی کە بزانن چی دەگوزارێت بەرەو شوێنی قوربانیکردن پەلکێش دەکرێن. لە نێو جەنجاڵی و دەنگی تەپڵ و میوزیک یەکێک لە بزنەکان وەکەوەی کە بیەوێت سۆراخی دۆخەکە لە ئێمە بپرسێت دەوەستێت و تەماشایەک دەکات پێش ئەوەی بۆ شوێنی قوربانیکردن پەلکێش بکرێت. لەسەر گردەکە کۆمەڵێک کەس بۆ کوشتنەوەی ئاژەڵەکان تەرخان کراون. لە شوێنێکی تایبەتدا ئاژەڵەکان دەکەنە قوربانی و خەڵکیش ئاژەڵەکان پێش قوربانیکردنیان بە دەوری گەنجەکاندا دەخولێننەوە.
بەڵام بنەماڵەی کافلێ لەسەر بەرزترین گردی ناوچەکە قوربانی پێشکەش دەکەن. چاوەڕێ دەکەی لەوێ چی ببینی؟ خوێن زۆر؟ ڕێژەیەکی زۆر ژمارێکی زۆر خەڵکی لێ دەبێت کە ڕەنگە من بناسنەوە، بەڵام من نایەناسم، لە هەموو شتێک زیاتر لەوە دەترسم. سەتان کەس بە ئاژەڵەکانیانەوە ئامادەن و چاوەڕێی دەستپێکردنی قوربانیکردنن. لەسەر گردێکن و کە بەسەر چەندین گوندی ناوچەکەدا دەڕوانێت و یەکێک لە کۆنترین پەرستگاکانی ناوچەکەی لەسەر دروست کراوە. پرۆسەیەکی دوور و درێژی ئاینی پێش دەستپێکی قوربانی و شەڕ بۆ ئاژەڵە قوربانیەکە بەڕێوە دەچێت. هەندێک لە لاوەکان بەدەم نزا خوێندن و پاڕانەوە بە دەوری پەرستگاکەدا دەخولێنەوە. چەند پیاوێکی ئاینی نزا و پاڕانەوە دەکەن. دوو کەسیان خەڵوەت گرتوونی خەڵوەت بەریان نادات. هەموو پرۆسەکە ڕاگیراوە تا ئەوان لە نزا و پاڕانەوەکانیان تەواو دەبن. چەندین ئاژەڵی جۆراوجۆر هێنراون و چاوەڕوانی بە قوربانیکردن دەکەن. لێرە نزیکەی 700 ساڵ بەر لە ئێستا وڵاتەکەمان دابەش بوو بەسەر 24 ناوچە و 22 میرنشیندا. لەو کاتەدا ئەم پەرستگایە پەرستگای پەنیوکۆت دروست کرا. لەم پەرستگایە هەر شتێک لە خوداوەند دوورگا خوداوەند کاریکا داوا بکەیت، هەر شتێک بخوازیت بۆ جێبەجێ دەکات. وتاری یەکێک لە پیاوە ئاینەکان تەواو دەبێت و تەپڵی قوربانیکردن جارێکی دیکە لێ دەدرێت. کۆمەڵە گەنج کە هێشتا هاوسەرگیریان نەکردووە و پاکیزەن بۆ سەربڕینی ئاژەڵەکان دیاری کراون. ئاژەڵەکان لێرە دەکرێنە قوربانی و گۆشتەکانیان دەبرێتەوە بۆ دروستکردنی خوانی جەژن. هەر خێزانێک بە پێی توانای خۆی ئاژەڵێکی هێناوە بۆ قوربانیکردن. لەگەڵ دەستپێکی قوربانیکردن ئەو گەنجانەی کە بەشدار دەبن لە شەڕی هێنانەوەی گۆشتی ئاژەڵە قوربانی کراوەکە پێکەوە سەرقاڵی داڕشتنی پلانن بۆ ئەوەی لە وەرگرتنی بەشێک لە گۆشتەکە سەرکەوتوو بن. هەر یەکێک لە بەشدار بووان ئەگەر تەنانەت یەک مووی ئاژەڵەکەش بێت دەبێت مسۆگەر بکەن. ئاژەڵەکە سەردەبڕێت و جارێک بە دەوری دارێکی ناوەڕاستی گۆڕەپانی پەرستگاکەدا دەخولێنرێتەوە. گەنجەکان بە ڕاڕاییەکی زۆرەوە چاوەڕێی هەڵدانی ئاژەڵە قوربانی کراوەکەن.
لەگەڵ هەڵدانی ئاژەڵەکە چەندین گەنج دەستی پێوە دەگرن و هەر کەس هەڵدەدات ئاژەڵەکە یان پارچەیەکی بۆ خۆی ڕاکێشێت. پۆلیسێک هاوکارە لەوەی کە تەنیا گەنجە بەشداربووەکان لە شەڕی بردنەوەی گۆشتەکە بەشدار بن و شەڕەکە لە ڕەوتی ئاسایی خۆیدا بمێنێتەوە. گەنجەکان دەبێت لاشەی ئاژەڵەکە تا دەرگایەکی سەرەکی پەرستگاکە ڕاکێشن. لە دەرگاکە ئاژەڵەکە لە دەست کێدا بوو ئەو کەسە براوە دەبێت. لە نێوان خۆیاندا هاوپەیمانییەکیان دروست کردووە، هەرچەند گەنجێکی خەڵکی گوندێکی دیاریکرا و پێکەوە هەوڵدەدەن گۆشتی ئاژەڵەکە بۆ گروپەکەی خۆیان مسۆگەر بکەن. هەندێک جار بەهۆی هێزی ڕاکێشانی پێچەوانەی گەنجەکانەوە جوڵەی گروپەکە خاو دەبێتەوە. هەندێک جاریش کاتێک کە تیمێک هێزی بەسەر تیمەکەی تردا زاڵ دەبێت جوڵەی گروپەکە خێراتر دەبێتەوە. لە نزیک دەرگای سەرەکی چەند یەکێک لە گەنجەکان دەکەون و گەنجەکانی دیکە لەگەڵ ڕاکێشانی ئاژەڵەکەدا ئەوانیش ڕادەکێشن. تیمێکی چوارکەسی لاشەی ئاژەڵەکەیان بەدەستەوەیە. تەواوی ئاژەڵەکەیان بردووەتەوە و ئەوانی دیکەش دەست خاڵین. هەرێکێک لە گەنجەکان ئەگەر پارچەیەکی بچووک یان موویەکی ئاژەڵەکە مسۆگەر نەکات هێز و توانایی دەکەوێتە ژێر پرسیارەوە. زۆر نایاب بوو. هەر کەسێک شەڕی بۆ خۆی دەکرد. من لە ناوەڕاستدا بووم. لەبەر ئەوە لە هەردوو لاوەڕایان دەکێشام و ئەوە قورس بوو بۆ من. لە ڕاستیدا نزیکەی هەمومان دیاریەکمان بردەوە. ئێمە هەمومان لە یەک چینین، چینی کافلێ. ئەم کولتورە مێژوویەکی زۆر کۆنی هەیە. لەبەر ئەوە وەک ئاهەنگگێڕان تەماشای ئەمڕۆ دەکەین. ئەگەر بشدۆڕێن ئەوە کێشەمان نییە. تیمی براوە دیاری بردنەوەی خۆیان نمایش دەکەن و شانازی و ئازایەتی خۆیان بۆ کەسانی دیکە دەگەڕنەوە. لە دێرزەمان باو باپیرانمان لە سەردەمی پاشایەتی پاشا وتوێتی کە کافلەکان بەهێزترین کەسن. کافلەکان بەهێزترین کەسی ناوچەی پراباتن. لەبەرەوە ویستیانە شەڕێک لە نێوان برایانی کافلێدا هەبێت بۆ ئەوەی بزانن کامیان لە هەمویان بەهێزترە. خەڵکی دەڵێن یەک مووی ئەم بزنە ببڕیت بۆ ماڵێک ماڵەکە خێر و خۆشی خوا ڕووی تێدەکات و وا دەوترێت. لە نێو پەیڕەوانی ئاینی هندۆسی دوو جەژنی سەرەکی هەیە، دێسای و تیهار. لە جەژنی دێسایی هەموو خێزانانەی کە توانایان هەیە شارەکان بەجێ دێڵن و دەگەڕێنەوە گوندەکانیان بۆ وەرگرتنی تیکا و پیرۆزی باوباپیرانیان لەلایەن بەتەمەنترین کەسی خێزانەکانیانەوە.